میوان ما دەبێت لەگەڵ میوانەکەم گفتوگوی زیاتر دەکەین. ئەویش بەڕێز دکتۆر سامان شاڕی شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان پێکەوە گفتوگوی زیاترەکەین. دکتۆر بەخێر بێ. باشیش کورد. بەخێر بێ دکتۆر ئەو هەموو ململانەیە چی و لە ساڵی 2022 بۆ سەری هەڵدا لە سەرەتای ساڵەوە؟ پێشەکی ئەمێ پیرۆزبایی لە ئێوەی بەڕێز و کارمەندانی کوردستان 24ەکەم و هەموو خەڵکی کوردستان و خەڵکەی لە ناو کوردستانی گەورە و لە دەرەوەی کوردستان شێوەدارین ساڵی تازە، ساڵی کامرانی و سەرکەوتی و سەربەرزی بۆ میلەتەکەمانە بێ و ئابوورێکی گەشت. طبعاً ئەم جنگانەی کە دروست بووە، ئەم ململانانە هەمووی نەوەکو هەر مەسەلەکە سەربازیە، طبعاً ئابووریە، ئابوورێکی کە دنیای پێکەوە بەستوتەوە. ئەم شەڕانە دروست بووە بە تایبەتی شەڕی ئۆکرانیا. ئەگەر بەریگن تحدید مەسەلەکە شەڕی ئۆکرانیا مەسەلەکە ئەو بۆ ئەمریکا ئەیزانی کە هەیمەنەی ئەوروپا کەمتر بۆتەوە و ئابووری ئەوروپا زۆر گەشەی کرد بوو، بە تایبەتی لە زمانی مێرکڵە و ترامپیش نەختی دوورکەوتبووە لە ئەوروپا و هاتە دەرەوە لە مؤسسەی جیهانی ژینگە. ئەمانە هەمووی وای لێکرد ئەوروپا بیرکاتەوە لە خۆی چۆن خۆی بپارێزێ، چۆن ئابووری خۆی بپارێزێ و توانی لەو مدەکەما بتوانێت یارمەتێکی زۆر لە رووسیا وەرگریە لە غاز و لە غازەکەی بە سعرێکی زۆر کەم و هەروەها لە کارەبای فەرەنساش و بوو تەماشایەکی گەشە پەیدانێکی زۆری ئابووری ئەڵمانیا بوو کە توانی ئیتالیا، یۆنان ئەمانە لە قەیران هەڵسەنێتەوە کە تووشی بوون. لەبەرەوە تەماشاکەی ئابووری ئەساسێکی زۆر گرنگە لەم شەڕا. اینجا ئەگەر نەختێ بچینەوە دواوە حەزەکەی بەحسی نەختی ئابوورێکی بچکۆلە بۆ بکەم مەسلەی دۆلار. دۆلار لە دوای جەنگی دووهەمەوە لە 1947ەوە پارەی جیهان ڕەبت کرا بە ئاڵتوونەوە. لەبەرەوە تەماشاکەی هەموو دراوەکان بە قورسایی خۆی بە مەقابلی ئەو ئاڵتوونەی هەبوو لە خەزینەکە مەقابلی داررابوو. پارەی دۆلار زۆر بەقوت بوو چونکە ئاڵتوونێکی زۆری هەیە ئەمریکا بەقوەتی کرد. بەڵام لە هەفتاوێکە نیکسن هات وتی ئاڵتوون نییە، هەر دۆلارە و تەواو ئاڵتوون نییە. وەزعی عالەم شڵەژە چونکە ئەوە متمانەکە بوو. دەوری یەکەم چونکە ئاڵتوونی بەپشتەوە بوو. جیهاتی دووهەم کیسینجەر خۆتانە ناسن چەند زیرەکە بترۆ دۆلاری دانا وتی 8 دەوڵەتێک ئەگەر نەوت نەفرۆشێ بە دۆلار دوو ڕێگای لەبەر یان ڕئیسەکەی کوژرێ یانەوە تا حکومەکە نیزامەکە ئەگۆڕێت. ئەو بۆ هەموو دۆلی نەوتەکان هەموو پابەند بوون پێوەی. ئەو دەوڵاتانەی پابەند نەبوون ڕۆشتن. اینجا ئەوە مەرحەلەی دووهەم بوو کە ئەو بترۆ دۆلارە کە هاتە پێشەوە. ئەوروپا بیری لە خۆی کردەوە بۆی هەیمەنی دروستکە، یورۆ دروست کرد بۆی مەقابلی دۆلار بۆستێتەوە. بەریتانیا داخلیەوە نەبوو، لەما یەک دوو دەوڵەتێکەش داخل نەبوو لە ئەوروپا، پارەکەی خۆیان نێشتەوە. یورۆش توانی ململانەی دۆلار بکات. بەڵام لە مەرحەلەی ئەخیرا لەم مەرحەلەیە تەماشاکەی لە حربی خاستن لە دوای حربی ئۆکرانیەوە چەند دەوڵەتێکیش ئەگەر بگەڕێنە دواوەکو عێراق سەدام گۆڕی بیکا بە یورۆ ڕۆی نەما. قەزافی ویستی عوملەی ئاڵتوون دروستکا بۆ ئەفریقا، ئەویش نەما. یعنی ئەو دەوڵەتانەی کە ویستان دەستکاری ئەو مەسلەیە بکەن زۆر زەرەریان لێکەوت. لە دوای حربی ئەم حربەی کە دروست بوو رووسیا ئەعلانی کرد ئەبێ بە ڕۆبڵ غازەکەم لێ بکڕن. سین ئەعلانی کرد من ئەبێ بەهێنشتن نەوتەکڕم. ئەمانە گۆڕانکارێکی کەیە. ئێستا جەمسەرێکی کە پێیا بۆ لە بینی سین و رووسیا و هند و ئەندۆنیسیا ئەوانە کە بێنە پارە دراوێک دروست ببێت، ئەو دراوە عەدالەتی تیابێ نەوەکو هەیمەنەی تیابێت. اینجا ئەمە ئەم هەموو شەڕ و ئەم هەموو ململانەیە ئەبینیت لە جەنابتا لە پەناڕاماکەتا کە بەحسی کرد تەماشایەکەی دوو کۆبوونەوەی لوتکە بوو، یەکیان بۆ بایدن کە هات هەم ئیطمینانیە بە دەوڵەتە خەلیجیەکان و منتیقەی کە ئەمێنمە و لەم ناوە، بەڵام ویستی داوای بکەن نەوت بێن زیاتر بخەنە بازارەوە بۆی سعری
نەوت بێن نەخوارەوە ڕازی نەبوون ئەوە منانەیەکی کەوت لە بینی ئەوان و سعودیا لە لایەکی کەشەوە لوتکیان گر بۆ سین ئەوە بوو کە ئەمریکا گڵۆپی سەوزی یا قەیناکە بەیەن بیفرۆشن بە سین کە ئەوە بفرۆشێ بە سین کەواتە دۆلار تەماشاکێک دەوڵەتان وردە دوورەکەونەوە لەوەی ئەو ترسەی کە هەبێت لەسەر هەیمەنەی دۆلار لەسەر بترۆ دۆلار. بەڵێ دکتۆر ئەوە گەینە کۆتایی ساڵ جەنگی رووسیا ئۆکرانیا بەردەوامە ترس لەسەر هەڵدانی جەنگی دیکەش هەیە پێتان وایە ساڵی 2022 جەنگ فراوانترە بێت 2023 یانەوە تا بەرەو کۆتایی ڕۆن خۆی هەموو جەنگێک بەرەو کۆتایی ڕات بەڵام چۆن نهایەتەکەیەت یعنی مشکلەکەی ئێسام حربی ئۆکرانیا هەر نهایەتیەت بەڵام جەنگی کە هەڵەگیسێت لە شوێنیکە یعنی ئەبێ ئەم جەنگانە بەردەوام بن لەبەر ئالەتی عسکەری لەبەر هەیمەنەی تاکە جەمسەری کە یوسێتی ئەمریکا خۆی بێ بە تاکە جەمسەری ئێستا جەمسەریکەی بۆ پایە بووە ئەمانە یەکەم جەمسەر لەو جەمسەرانی کە بۆی پیا بوو رووسیا بوو کە ئێستا صناعی عسکەریان و ئابووریان دایم بیڕۆخێنێ ئەوەشە تاکو ئێستا ئەو خۆی گرتووە تەماشاکەی یاریەکان زۆر عەجیبن لەم ناوە ئێرانە ساڕوخە هین درۆن و شتە فرۆشێ بە رووسیا تورکیا ئەیفرۆشێ بە ئۆکرانیا و ڕەفیقی سینیشە ڕەفیقی رووسیاشە یعنی یاریەکان هەمووی ئەگەر سەیری سیاسەتەکە بکەی هەموو یاریە یعنی لاندێ پەیوەندیە دۆست و لاندێ بەرژەوەندیشە دژن بەرژەوەندەکان چۆن بێ ئیستا تەماشاکەی حلفی ناتۆیە لەگەر رووسایە لەگەر رووسیا عیلاقاتی باشە بە ناوی ئەرهابیشەوە منطقەکانی کە ئەچەسێتەوە دەستی درێژ کردو تورکیا مەسەلەن بۆ دەوڵەتە عەرەبیەکان انتخاباتە ئەوێ سیاسەتی صفر علاقات بين توصل صفر باشي كاتوا لقال إسرائيل سفير هاتو تو أبيه ودسي درج كردو بو أسد دريجي كردو أبيه علاقي خدك لم لا شو هم أنا إيران توشي مشاكل يجربوا لقال صينا علاقي كردو لقال روسيا كردوتي بلام زغتي شينا خوي زوري لسرا نازاني بروتشو أروى أو إيران جلوانية أجر أما مستمر بيه وصعك بم زختبيت كاستاك خصوصا سر العراق نابه بهيج نوعك بارا دولار بروات إيرانوا أما وضع إيران زور خراب تركان قرانوي نتنياهو بوصرك وزيراني إسرائيل وش دوريشي قوري بيني تشوكا هو الخطاب هو الشتي وتي إما نابه بيرلين إيران قنبلي نوعيه بيه كواتل هو الرجوع قرايا وسرختا أصلكي خوي كأبيد جايتي بك أوش ما ترسيتش قورية يعني بلام مسألة اقتصادي دورة بيني لقال لبنان الريكوتون لسر مسألة غازة حدوديان ترسيم كردوها أو علاقاتنا برش جا علاقاتي إسرائيل لقال دولة عربية كان أوش دورة خوية بينيت أما أنا حمو تأثيريتي هي بلام إيما شي تأثيرك مان هي لم معادلة إما سياسيا لدرو لناو جهانا قرنجي خمان هي وزور رزمان لجيراوة وزور بيشكوتوين نتيجة سياسة حكيماني حكومة سياسة قيادات كردي دوهما تماشاكل للروي سقام جيريوة هرمي كردستان لم حمو أجريك دورو خلي لحميان سقام جيرتره أما جريته بو أمنو آسايش هرمي كردستان هو نسخوشيان ليكريت أما بكم بنفيك زور راجريت بيكوجيان بلام ويك شكست مانتي هنا وشكستش مان هي يكما ويا مسألة بيجمرجا كي نقرتوا توا مشكلة كاننا خومانا مسألة دارائية مسألة خلقة جاني خلقة أما نش دورة بيني إما قبتوانين أو نظام زود درفدة بينين لم شون الله أمر زيك هي الدولتان بلين برسي بنابرانو بيكو جيانو بوني أمنو أسايش لم ناوتشي چند كاريگري باشي هي لبرانبر دا گرفتی ناو خو کاریگەری خراپیە بەتابەت لە سەراستی نێو دەوڵەتی بۆمان طبعا تاكون استار رزق جيراوة ودركوتو لسرداني سرق وزيران سرقي حكومات أمانا سرقي دولة كان كين بوهرمي كردستان أما حموي لو شوارتشوية كأوسقام جيرية وبيكوجيانة هي أمنو آسايشة هي كهي لهرمي كردستان أوي كنا خوكية زرير اليوم ناخوي عراقشة
هەر لەگەڵ مرکزیشە ئەوە زەرری مالیە هات ئەبێ ئەو علااقەتی چاپکەین و ئینشاءالله لە 2023 کۆبوونەوە ئەبێت لە بینی بە تایبەتی پارتی و یەکێتیە کە بتوانن ئەم مەسەلانە حەلکەن خۆی مەسەلەکان بەڕاستی ئەوەی لەگەڵ عێراقا دیارە ئەوەی لە ناوخۆشە دیارە ئەوەی ناخۆ مەسلەی قووەت و منسەب و پارەیە هیچکە نییە مەسلەی میلەتەکە نە میلەتەکە خواخوایەتی ئەم دوانە ئاژونەوە لەبەر ئەوە هیوادارین کە بتوانن ئەم لەم لە 23 بتوانن چینە دۆخی چکەوە دۆخی خەڵک باش بێ ئابووری باش بێت پێشکەوتنیە بێ و ئیسیفادەیەکی زۆرەکەین ئەگەر ئێمە داخل بین چونکە ئەبینیت دنیا چۆنە بەڵام هەرێمی کوردستان هەر خۆی گرتووە ئەوە زۆر گرنگی هەیە دکتۆر هەندێک لە شارەزایان دەڵێن وڵاتانی نێودەوڵەتی سەقامگیریان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوێت هەندێکی دیکەش دەڵێن بە پێچەوانەوە سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە زنجیرەیەکە بەسراوە سەقامگیری لە جیهانەوە بۆ چونتان چێ لەمبارێ خۆی جیهان هەمووی پێکەوە بەسراوەتەوە یعنی ناتوانانی تۆ بڵێ هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەقامگیری بێت و ئەوروپا گڕی تێبەرەبێت نەخێر کەوێ گڕی تێبەر بوو پریشکە بەرەکەوێتەوە یعنی ئەوە نییە بێ هەمووی چەک ئەم بەڵەسی پێڵەن یعنی ئەبێ موازنەیەکی تابێت لەم کارانە لەبەر ئەوە سەقامگیری لە هەموو شوێنێک ئاشتەوانی هێنێت بەڵام مەشاکیلی کە هەیە کە بتوانرێ ئستا مەشاکیلی لە ناو مەسەن ئەمریکا و مەسەلەی مسلیەکان کە گەی و لیزبێنی پێڵێن وانە کە زەواجی مسلی پێڵێن کە ببێ ئەمە ناو ئەمریکاشی هەژانەوە دەرەوەشی هەژانەوە بەڵام ئەبێ ئێمە بزانین یعنی عالم بەرەو چۆڕە ئەم شەڕی ئۆکرانیا با بێمەوە سەری شەڕەکان لە سەری ئۆکرانیا نییە کاکە شەڕەکە لەسەر قوتبی شیمالە قوتبی شیمال گەورەترین غاز و نەوت و معادنی تایە ئەیانەیە ئیستا ئەوروپا ئیستا 200 میل بەحری بۆیان هەیە بچنە ناو نزیک قەتەر لە پشت ئەوە رووسیا نایڵە کەس نزیکی ئەو نابێ ئێستا هەنێ قەرارێ دەرکەن لە اتحادی ئەوروپی و ئومەمی متحیدە کە ئەو 200 میل بەحری بکرێ بە 350 میل بەحری بۆیە بچنە پێشەوە نزیک بنەوە لەو خەزینەی کە هەیە لەبەرەوە تەماشاکەی ئەم شەڕانە هەمووی چۆنەڵێ بۆ شتە گەورەکەیە لەو لاشەوە تەماشاکەی کە یارمەتیڵن سین نەوت بفرۆشە شت کرێ بفرۆشە بەیان بۆ ئەوەی زۆر تەدەخول نەکا لەم حربە تەماشاکەی لە رووسیا نزیکە بەڵام تەماشاکەی لە ئێران درۆ نەکرێ باشترین درۆنیش لە سین هەیە تێگەی ئەمانە هەمووی بۆ ئەوەی حیادەیەک هەبێ بۆ سین لەم مەسەلانە ڕێز دکتۆر ساماشاڵی شارەزای پێنجە نێودەوڵەتیەکان لە ستۆدیۆ ئامادە بووی سپاس بۆ شرۆفەکانتان بەخێراتی سەرچاو